چۆنی باشی سپاس کەم لوقە خۆحافیز سەرچاو أنا إخلاصي للكرد ليس من باب دڵسۆزی من بۆ کورد لە ڕێگەی فێربوونی زمانەکەوە نیە بەڵکو کارەکەی من لەسەر شەقام ئەوە دەسەلمێنێت بۆ کۆمەڵگەی کوردی کە خۆشەویستیم بۆیان خۆشەویستێکی ڕاستەقینەیە بە ئەمانەت و ڕێزەوە مخلصة وبأمانة وباحترام أنا رجل من پیاوێکی خێزاندارم 4 کچم هەیە و 2 کوڕیشم هەیە یەکێکیان لە قوتابخانەیە ئەوەی دیکەشیان کاسبکارە من لە شارەوانی کار ئەەکەم بە موچەی مانگانەی 350,000 دینار ئەم موچەیە بەشم ناکات بەڵام خەڵکی کۆیە هاوکاریمان ئەکەن بە تایبەتیش لە کاتی کارکردنمان لەسەر شەقامەکان ئەمەش لەبەر ڕێزگرتن لە ژینگەوانەکانە ئێمە هەرگیز هاوکاری کردنی خەڵکی کۆیە لەبیر ناکەین. أنا اسمي تميم إبراهيم خضر من ناوم تەمیم ئیبراهیم خدرام خەڵکی پارێزگای سەلاحەددینم لە ساڵی 2011 هاتوومەتە شاری کۆیە و لە کۆمپانیای لاسلایف کارەکانم ئەنجام ئەدەم. کارەکەمان پاکردنەوەیە من لەدایک بووی ساڵی 1974م تا خۆناغی شەشی زانستیم خوێندووە لە ساڵی 1992 من شانازی بە کارەکەمەوە ئەەکەم کە لە هەرێمی کوردستانم چونکە لێرە گەلێک هەیە و شایانی ڕێزن شایانی هەموو ئەو هەوڵانەیە کە بۆی ئەنجام ئەدەین هەمیشە و بۆ داهاتوو ڕێز لەم شتە ئەگرین. يستحق الاحترام ويستحق كل ما نقدمه له من جهود ونقدر هذا الشيء دائما وأبدا. قبل أن أتيت إلى هنا أنا فلاح أتيت إلى هنا من أجل العمل. پێشەوەی بێمە ئێرە من جوتیار بووم بۆ کارکردن هاتوومەتە ئێرە چونکە من بەرپرسیارم لە خێزانێک و موچەم نەبووە ئەلحەمدوللیلا خوای گەورە ڕزق و ڕۆزی لە شاری کۆیە بۆ دابین کردم ئەلحەمدوللیلا کە کارەکەم بە باشترین شێوە ئەنجام ئەدەم و بە سەرکەوتویش جێبەجێیەکەم هاوکاری خەڵکی کۆیە بەرز دەنرخێنم بەڵێ خەڵکی کۆیە هاوکاری پێشکەش بە هەموو ئاوارەکانەکەن. من تا ئاستێکی باش لە خوێندنم تەواو کردووە بەش بۆتە هۆی دروستبوونی ڕۆشنبیری و ئەزمونێک لە ژیانمدا من کوڕی گوندم و لە هەمان کاتدا کوڕی شاریشم دەزانم چۆن و لە ڕێگەی ئەوەی کە خوێندوومەتەوە مامەڵە لەگەڵ کۆمەلگا کەم نهێنی سەرکەوتنی من لە کارەکەمدا ڕازگۆیی یەکەمە لەگەڵ کارەکەم چونکە هەر مرۆڤێک ئەگەر لەگەڵ خۆیدا ڕازگۆ نەبێت نە لەگەڵ خەڵکدا ڕازگۆ ئەبێت و نە لە کارەکەشیدا هەروەکو پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت دەفەرمێت سەرکەوتن لە ڕازگۆییدایە کاتێک لەگەڵ خۆتدا ڕازگۆ بیت ئەوە لەگەڵ کۆمەلگە و کارەکەشتدا ڕازگۆ بیت سەبارەت بە سەرپەرشتیارەکان ئەوان کەسانی دەرچووی زانکۆن و خوێندەوارن بە شێوازێکی جوان و پەروەردەیانە مامەڵە لەگەڵ کرێکارەکانەکەن منیش ڕێز لە مامەڵەکردنیان کە ئەو مامەڵەی لەگەڵ ئێمە ئەنجامی ئەدەن ڕێزیان لێ ئەگرم ئەوان پۆست و پێگەیان بەکار ناهێنن بەو شێوازەی کە بڵێن ئەوان چاودێرن و منیش کرێکارم. وەنەشکر کاک هاجار سوپاسی کاکەژاری شەکەین کە کۆمپانیای لاست لیف بەڕێوە ئەبات ئەلحەمدوللیلا هیچ کێشەیەکمان نییە لە ڕووی موچەوە تەنیا دواکەوتن نەبێت ئەوەش کێشە نییە گرنگترین شت ئەوەیە موچەی کۆن و فەوتاومان نییە ئینشاءڵڵا لە داهاتووش هەموو موچەکان دێن. أنا أشكر أهالي كويا إنهم شعب من سوپاسی خەڵکی کۆیە ئەەکەم ئەوان گەلێکی ڕۆشنبیرن منی شانازی دەکەم کە کرێکارێکم لەم کۆمەڵگەیە هەرچیەک لە توانامدا بێت پێشکەشی ئەو شارەی ئەەکەم ئەو شارەی کە هەرگیز یاد و ناوی خوای گەورە لەبیر ناکات چ لەلایەن بە تەمەنەکانەوە بێت سیان گەنجان یاخۆت منداڵەکانیشی بەڵێ ئەمە ئەو شتەیە کە لە ناو کۆڵان و شەقامەکاندا دەبینم خەڵکی ئێرە هەمیشە بیر لە قیامەت ئەکەنەوە. تعلمت شيء قليل من اللغة الكردية والسبب هو ارتباطي بعملي أنا ليس لدي مجال. من شتێکی کەم لە زمانی کوردی فێر بوو هۆکارەکەشی بەسراوەتەوە بە کارەکەمەوە من کات و دەرفەتم نییە کارەکەم بە جۆرێکە تەقریبەن لە سەرەتای ڕۆژەکەەوە دەست پێ ئەکات تاکو ئێوارە
ئەمەش لەبەرخۆ بە گەورەزانی نییە بەرامبەر بە زمانی کوردی، بەڵکو من پیاوێکی تەمەن گەورەم و توانای وەرگرتنم لاوازە بۆ فێربوونی زمانەکە. پێغەمبەرانیش هەبوون کە بە زمانی عەرەبی قسەیان نەکردووە، لەوانە حەزرەتی نوح و ئیبراهیم. ئێمە شانازی بەبرا کوردەکانمانەوە دەکەین. بەڵێم أنا إخلاصي للكرد ليس من باب إني أتعلم اللغة. نعم أنا عملي في الشارع هو الذي دڵسۆزی من بۆ کورد لە ڕێگەی فێربوونی زمانەکەوە نیە، بەڵکو کارەکەی من لەسەر شەقام ئەوە دەسەلمێنێت بۆ کۆمەڵگەی کوردی کە خۆشەویستیم بۆیان خۆشەویستێکی ڕاستەقینەیە بە ئەمانەت و ڕێزەوە. من شانازی بە کورد و زمانی کوردیەوە ئەەکەم. یەکێک لە کچەکانم هاوسەرگیری لەگەڵ برایەکی کوردی خەڵکی هەولێر کردووە، بەو هیوایم هیچ جیاکاریەک لە نێوانماندا نەبێت. تەمیم یەکێکە لە کارگوزارە هەرە چالاکەکانمان، هەنی لە خۆشەویستی ئیشەکەی خۆی دانیێوارانش دێتەوە ئیشەیە کاگەوە کاریماتە سعادیەکە کاکتەمیم دەستەوە مارە ئیسراحەتشێکە دوای دێتەوە ئیش دەکە هەم بە وای تەمەنەکەیەوە بەڕاستێمە بەمراقیبەکانیشم گوتێ پەلەی لێ مەکەن لەبەرەوەی جێکەشی بەخوای پیسە هەم لەبەروێ هەم لەبەر تەمەنەکەشی گوتم بابەکەی خۆی ئیشێ بکە کوی مرتاحەویش ئەو نەمرتاح جاروایەتە مەغریبی ئیشێ دەکا بەڕاستی یعنی لۆ خۆی ئەوهای دانایە دەرێ ناتانم جێیەک پیسبی بەجێ بێلم زۆر خۆشەویستی لۆ ئیشەکە ئەیە کاکتەمیم بەسی کاکتەمیمی تاکە کرێکارێکە لەسەر جادەی ببینێتەوە دانیێوارە لە خۆشەویستی ئیشەکەی یعنی ئەوەندەی خۆشی لۆ ئیشەکەی هەیە ئەوەندەی کەیف بە ئیشەکەی دێ دانیێواران دێتەوە ئیشێ دەکات. نتمنى من جميع أهل المحلات المساعدة مثلما ينظف في بيته يجب أن ينظف في المحل، لأن هذا المدينة مثل بيته. تمام؟